بینەران و بیسەرانی بەڕێزی ڕادیۆ دیالۆگ سڵاو بەخێر بێنەوە بۆ چاوپێکەوتنێکی تر. وتوێژی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە دەبێرێبۆڵی کۆمەڵە سازمانی کوردستانی حزبی کۆمونیستی ئێرانە. هەروەکو بۆ خۆتان ئاگدارن ئێمە بە ساڵڕۆژی بجووتنەوەی ژن ژیان ئازادی و مەرگی تراژێکی ژینا خانمی ئەمینی نزیکە بینەوە. هەروەها ماوەیە پێش لەوە ئێمە شاهدی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل بووین. پێمان خۆش بوو لە ساڵڕۆژی بجووتنەوەی ژینادا وتوێژێکمان لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە بێت بۆ هاوتوێرکردنی ئەو باسانەی کە پێویستە. هیوادارم تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. بەڕێز کاک ئیبراهیمی عەلیزادە سڵاو بەخێر تەشریف بێرن. سڵاو بۆ ئێوە و بۆ هاوکاران و بۆ بینەرانتان لە خزمەتاندام. زۆر سپاس. زۆر بەخێریت. کاک ئیبراهیم هەروەکو بۆ خۆتان ئاگدارن ئێمە بە ساڵڕۆژی بجووتنەوەی ژینا و مەرگی تراژێکی ژیناخانمی ئەمینی نزیکە بینەوە. هەروەها ئێمە شاهدی ئەو شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل بووین کە باسی ئەوە ئەکەن شەڕی دوو هەموو سێهەمیی ڕەنگە بەدواوە بێت. وەزعیەتەکە ئێمە لەگەڵ قەیرانێکی زۆر جددی لە ئێران و لەگەڵ حکوومەتی ئێران ڕوبەڕووین. پێم خۆشە بزانم وەزعیەتە گشتیەکە لە پێشا لە ئێرانایەوە چۆن یەبینە؟ پێش هەموو شتێک با منیش دەستپێکی بەرنامەکەمان و بۆم بۆنەوە یادی هەموو گیانبەخت کردوانی شۆڕشی ژینا، شۆڕشی ژن ژیان ئازادی بەرز ڕابگرم و سەری ڕێز و نەوازش بەرامبەر بە گیانی عەزیزیان دانەوێنم. بارودۆخی جمهوری ئیسلامی، بارودۆخی ئێران بارودۆخی زۆر هەستیارە. یعنی ئەوەندە هەستیارە کە هیچ بەراورد ناکرێت لەگەڵ تەنانەت ساڵی لەوە پێشیش. ئەنی بەنسبەت ساڵی لەوە پێشیش تەحولاتەکە و ڕووداوەکان ئەوەندە گۆڕانکاریان بەسەردا هاتووە و ئەوەندە ئێران کەوتوتە بەردەم بارودۆخێکی تازەوە کە بەراورد ناکرێت لەگەڵ ماوەیەکی ئەوە کورتیش. جارێ پێش هەموو شتێک ئەوەی کە بەرچاو دەکەوێت ناوەندی دەسەڵات لە ئێران چەند پارچە بووە. ئەنی معلوم نییە سا ناوەندی دەسەڵات چێ بڕیار دەدا. ئەوە لەم پارلمان دێنن تەسویبی دەکەن کە هەر نوع گفتوگۆیەکە نوع هاوکاری لەگەڵ ئاژانسی وزەی ئەتۆمی قەدەغەیە مەمنوع دیکەن بە قانون بەبێەوەی کە هیچ پێداچوونەوەیەک لەوێ کرابێ وەزیر ئوموری خارجە دەچێت قەرارداد ئیمزا دەکات. یا ئەغڵبی مەسەلەن ئەوە دەبینی مەسەلەن پزیشکیان جۆرە قسە دەکا، خامنەی جۆرشکە قسە دەکا، فەرماندەکانی نظامی جۆرشکە قسە دەکەن. یعنی بە شێوەیەکە کە ئیبهامێک هەیە لەوەی کە ئایا جمهوری ئیسلامی چه ئستراتێژیەکی بۆ بەقای خۆی هەڵبژاردووە. پێشتر ڕۆشن بوو ئستراتێژی بەقای جمهوری ئیسلامی هەر جارە ئەولەوێتێکی بوو، ئەبعادەکەی ڕۆشن بوو، بەڵام ئێستا ڕۆشن نییە بەرەو کام جهت دەچن. ئایا ئستراتێژی بەقای خۆی لەسەر نفوزی منتەقەی داناوە کە ناتوانێت وابێ؟ ئایا هێزە پرۆکسیەکانی دووبارە زیندوو دەکاتەوە بەوە ئومێدەوارە ناتوانێت وابێ؟ ئایا بەهێزی نظامی و قدرەتی نظامیەکەی پێش ئەستورە و دەهێوێت لەسەر ئەوە ئەندی خۆی دامەزرێنێ شەڕی 12 ڕۆژنشانیدا ئەوەش ناتوانێت وابێ؟ ئایا جهەتی ئابووری خۆی و جهەتی دارەی داهاتووی وڵات بەرەو سیستمی وەکو کۆرەی شمالی و ئەمسالی ئەوانە دەبا یا تێکەڵاوی بازاری ئازاد و سیستمی غەربی و ئەمریکایی و ئەوانە دەبێت؟ هەمووی ئەوانە لەژێر ئیبهامدان و هیچ کام لەوانە قەتعیەتی پەیدا نەکردووە. لەو شەرایطەدا ئەلبەتە دوای شەڕی 12 ڕۆژە ئەوانە خەریکن، ینی بەشی نظامی جمهوری ئیسلامی خەریکە خۆی بازسازی دەکاتەوە، خەریک، بەڵام بەڕاستی لەو توانایەکانیشی بۆ بازسازی کردن زۆر بەرتەسکە. مەسەڵەن بۆ نمونە بۆ بازسازیکردن احتیاجی بە کەرەسەیە. نەچین و نەرووسیە دەستیان زۆر ئاواڵە نییە هەموو دەرگای ئەو سلاح پێشرفتانەی کە خۆیان لە اختیاریاندایە لە اختیاری بنێن. باوەڕ ناکەم شتێکی بەرچاویان بۆ کردبێت. توانای نظامی خۆی لە شەڕی 12 ڕۆژدا زۆر زەربەی خواردووە، بەرهەمهێنانی موشک و هەموو ئەوانە زۆر بەرتەسکتر بۆتەوە. لەبەرەوە خەریکی ئەوە هەن خۆیان باسازی بکەن، خۆیان بۆ شەڕێک احتیمالی لە دەن ئامادەکەن، بەڵام ئەوەش جۆرێک لە توان بڵم ئیستیسالە،
چون دەزانن ئەوەش تەنانەت ئاکامی نییە ئەوش ناتوانێت بە نەتیجەیەکی وا منجەر بێ کە ئەوان نەجات بدە. جا ئێستا کۆماری ئیسلامی لە بەرابەر دوو گزینەدایە کە ئەو دوو گزینە هەردووکیان یەک نەتیجەیان هەیە، یا واردی گفتوگۆ دەبێت کە واردی گفتوگۆ بێت ناتوانێت لەو شرایطە بەهرەمەند بێ کە وەختی خۆی لە گفتوگۆ لەسەر بەرجام لێ بەهرەمەند بوو. تەوازۆنی خوا وەختە جۆرشی کە بوو لە چوار پایتەختی دنیا حکم ڕەوایی دەکرد، هێزە پرۆکسەکانی فعال بوون، لە زۆر بابەتەوە دەستوباڵی ئاواڵە بوو دەیتوانی فشار بێنێ امتیاز وەرگێت هەموو ئەوانە. بەڵام ئێستا ئەوانەی نییە. ڕۆژاوا و ئەمریکاش کە تەبعاً ئەوانی مذاکرە دەکەن و لە مذاکرەدا دانوستانە، یعنی لەو دانوستانەدا لە حاڵێکدا جمهوری ئیسلامی شتێکی نێبیدا، شتێکی زۆری نییە فشار بێنێ، دەگوایە ئەوان ئیرادی خۆیان دادەسپێن. من حتا لەو بابەتەوە پێم وابێ خامنەی ڕاست دەکات دەڵێ گە گفتوگۆش بکەین دەبێ بچین تەسلیمی خۆمان ئیمزاکەین، دەنا هیچ کارێکی دیکە نەتیجەیەکی لە نابێ حاصل نابێ. یعنی پس کەوابێ گفتوگۆ نەتیجەکەی سازشە، دایتر هەر شکڵێکی پێ بدەن سازشی ئابرومەندانەی ئانە. گفتوگۆ نەکردن یعنی هەوڵدان بۆ باسازی قودرەتی نظامی و تۆزی اقتصادی و هەموو ئەوانی خۆیان، ئەوەش ئیسرائیل بێگومان قبولی ناکە. یعنی ئەو دەستکەوتایی کە ئاسا بەدەستێ ناو شارانەی کە هێناوێتی بەپێی ئەرزیابێت کە دەتوانین بیکەین لە سیاسەتی دەوڵەتی ئیسرائیل، ئەوان جە سەڵاگن پس شەڕ ڕوودەدا. دەیکە شەڕ ڕوودەدا تەسەور ناکرێ لە شەڕێکدا کە ئەو جار ڕوودەدا و تەبعاً ئەمریکاشی لە پشت دەبێ و جمهوری ئیسلامیش ئەو نقطە زەعفەکانی ئاشکرا بووە لەو شەڕەدا سەرکەوتوو بێتە دەرێ کەوایە و چونکە هەموو شەڕێکیش نهایەتەن بە گفتوگۆ تەواو دەبێت گفتوگۆ بکە. دا ئەو جار کە گفتوگۆ دەکا لە مەوزعێکی زەعیفتریشەوە گفتوگۆ دەکا، دیسانیش هەر دەبێت شرایطی تەسلیمی خۆی ئیمزاکە. لەبەرەوە ئێستا کۆماری ئیسلامی لە بەرابەر ئەو دوو گزینەدا کە هەردووچی بە یەک نەتیجە منجەر دەبێت. چارە چییە؟ چارە بۆ جمهوری ئیسلامی هیچ شتێک نییە بۆ ئەوەی بتوانێ ئەو نەتیجە واحدەی کە لە هەردوو پرۆسەکە حاصل دەبێ ئەوە بتوانێ بەڕێوە بەرێ، بتوان تەحملی کە هەزمی کە و ئەوە ناکرێ مەگەر ئەوە کە لە فکری جێنشینی دابن. جا ئەو جێنشینە یعنی ئەو دموچاوەکان تا ئەندازەی بگۆڕن، لانی کەم خامنەی چ ببیانووی ئەوە کە تەمەنی گەیشتە جگایە کە دەبێت کارەکانی بسپێرێ، چ بە زۆر چ بە خۆشی بە هەر شکلێک لە شکلەکان دەبێت هەیئەتی حاکمەی ئێران ئارایشێکی وا بەخۆی بدا کە توانایی ئەوەی هەبێ پسێ ئەو قەراردادە ئیمزاکە و ئەحیانەن بۆ ئەوی کە تۆزێکیش ئابرومە لێ بێتە دەرێ خەتاکان بخاتە سەر لایەنێکی دیکە. ئەوە من پێم وایە وەزعێکە کە ئێستا جمهوری ئیسلامی تێدا تا ئەو جگای کە بە خودی کۆمەلگای ئێرانیش مەربوتە، کۆمەلگای ئێران لە شدەتی ناڕزایەتی و لە شدەتی فشار و بەتایبەت بابەتی ژیان و بەڕێچوون و وەزعی اقتصادیەوە واقعاً ئەکوڵێ. بەڵام ئیبراهیم من دێمە سەر وەزعیەتی خەڵک پرسیارێکم لەو کاک ئیبراهیم ئێستا ئەگەری ڕوخانی ڕژیم لە هەموو وەختێک لەم 46-47 ساڵە زیاترە. ئێمە شاهدی ناڕزایەتی یەکجار زۆری خەڵکی، زۆر کەس باوەڕی وایە لە 185 کەسی خەڵک لە سەدێک خەڵکە ناڕازی. بەڵام ئەم ناڕزایەتیە نەگۆڕاوەتەوە بۆ خەباتێکی جددی و بەتین. کوردستان و بەعزە شوێنێ وەکو بلوچستان وانە یا بەعزە شوێنێک خەباتی کرێکاری تیا هەیە، من ئەوە لێگەڕێن. ئەگەر خەڵک لە مەیانانە بن و ئەگەری ڕوخانی ڕژیمی ئیسلامی ببێ، پێتان وایە ئالترناتیڤەکان چین؟ کێن؟ چۆنن؟ پێش هەموو شتێک پێم خۆشە لەسەر مەسەلەی ڕوخانی کۆماری ئیسلامی قسە بکەم. بەڕاستی ڕژیمێک بە شێوەی جۆراجۆر دەتوانێت بڕوخێت، دەتوانێت داگیری کەن وەکو ڕژیمی عێراق، ڕژیمی سەدام وڵاتیان داگیر کرد ڕوخاندیان. یا مەسەلە لە لیبیش جۆری لە جۆرەکان ئەو جۆرە بوو، وڵات هەیە داگیری دەکەن، دەسەڵاتەکە لا دەبن، دەسەڵاتێکە دێنە سەرکار. لە وەختی خۆ ڕەزاشان متفقین هاتن لە شمال و لە جنوب، ئەوە ڕەزاشان دەرپەڕاند و ڕژیم ڕەزاشان ڕوخە. لەبەرەوە ئەوە ئەگەر ئەو گزینەیە لەبەر چاو نەبێ، ڕوخان فقط لە حاڵەتێکدا ڕوودەدا، لە حاڵەتێکدا ڕوودەدا کە یەک دەستگای دەسەڵات تووشی تەفرقەیەکی ئەساسی بوو بێت، تووشی بێسەر و سامانیەکی بەرچاو بوو بێت. ئەوە لەلایەکەوە و لەلایەکەشەوە جەماوەری خەڵکیش ناڕازی بێ و ئامادەش بێ بۆ
بۆ کە بێتە مەیدان. ئێستا کە چاو لە جەماوەری خەڵک دەکەین دەرەجەی ئامادەگیەکیان بەرتەسکە، یعنی بێزارن لەو ڕژیمە بەڵام بێ سازمانن، بێ ڕەهبەرین، ئەڵتەرناتیڤێک شکلی نەگرتووە. تا ئەو جێگای کە بەسەرەوە مەربوتە هێشتا ئەو شپرزەیەی کە پێویستە بۆ ئەوەی کە خەڵک پەلاماری بۆ بەرن و ئاخرین نەفەسەکانی پێ بکێشن هێشتا ئەو شپرزەیە ڕووی نەداوە. مەسەڵەن بۆ یەک دوو مثال بێنەوە مەزۆرەکەم ڕۆشن بێتەوە. مەسەڵەن فەرزکە لە ساڵی 1357 وەختێک ینی تەنیا وەختێک ڕژیمی شا ئیتر قەتعی بوو دەڕوخێ، ئەو وەختە بوو کە ئەرتەش ئێعلان بێتەرەفی کرد، یعنی شپرزەیەکە وای لە هات بوو گەورەترین ڕێکخراوێک کە پارێزەری نظامی پادشایی بوو، پارێزەری ڕژیمی شا بوو، ئەوە بنا بە هەر مەسلحەتێک ئەوە باسێکی جیاواز ئەمریکا و ئەوانەویستیان ئەلاین بێتەرەفی کرد و لە دەور خارج بوو. ئەگینا ئەگەر ئەرتەش لە مەیداندا مابایە سەرنوشتی کۆمەلگای ئێران زۆرشی لێ دەدا، جارە چاک خراپەکەی بەجێ خۆی، هیچ نەبێت تارەکەی خۆمینیان هەر لە ئاسمانەوە دێهێنا خوارە دەیان نیشان یا جێرشان لێ دەکرد، یا مەسەرن بەو ئاسانیە ئتر خەڵک لە خەیابان نیان دەتوانانی بچن گوڵ بە وانێکی شۆفێرەکانی تانگەکاندا بکەن، بە گەردنیاندا بکەن و بە تاجی گوڵەوە پێشوازیان لێ بکەن. لەبەر یا هەتا ئەو ڕۆژانە مەسەڵەن لە نێپال تا وەختێک ئەرتەش بێدەنگ بووە جەماوەر هاتوونە خەیابان، هەموو ئەوانیان کردو، یعنی ئەرتەش بێدەنگ بووە کە ئەو فرسەتەی داوە، ئەرتەش هاتۆ کۆنتڕۆلی خەیابانی کردو. دەمەوێت بڵێم ئەگەر ئێوە بەفەرمایمە و مەوردی نەپاڵ ئەرتەش وەختێ زانی خەڵکەکەوا بەهێز و بەگوڕن و خەڵکێکی ملوێنیە چووە دواوە. ئەخر دەزانم بەڵام هەر لە ئەوەل شەو دەستی نەکرد بە کوشتاری زۆر، تۆزێک لە خودی ڕژیمەکەش نامۆ بوو، یعنی ئەوە بە هەر هەڵ سا بەحسی ئەومان نییە بڵین جارە نمونەی ئێران بێنەوە. دەمەوێت بڵم ئەوەی کە ئێوە باسان کرد کە ڕوخانی جمهوری ئیسلامی لە هەموو کاتێک نزیکترە، من پێم وایە ئەڵبەتە لە هەموو کاتێک لە چاو 40 ساڵ نزیکە، بەڵام دەبێ ئەو مەلزوماتش لەبەر چاو بێ وەکو فاکتۆری عینی تا بڵێنەوە کەوتۆتە ئەوڕۆ سبەینێ. وەختێک دەبینین لە خوارەوە خەڵک ئالتەرناتیوی نییە و لەسەرەوەش هێشتا ئەو شپرزێ پەیدا نەبووە، هێزێکی تۆکمەی هەیە بە باشی تێر کراوە، بە باشی مسلح کراوە، واشی بارهێناون کە هەمووی مەوجودیەتیان بە مەوجودیەتی ڕژیمەوە گرەی خواردبێ، دەستیان لە جنایەت و ئەوەندە دەستیان لە جنایەت تێکەڵاوە دەگەڵ ڕژیم کە هەر دەزان خەڵک فرسەتێک بێنێ بە ئاسانی لیان خۆش نابێ. ئەوە شرایەتێکی پێشێناوە کە دەبێت ئێمە بیر لەوە بکەینەوە، دەبێت تەدارکی کارێکی بەردەوامتر و بامەعناتر ببینین بۆ ئەوەی کە پرۆسەی ڕوخانی ئەو ڕژیمە لە هەمان کاتدا پرۆسەی هاتنە سەرکاری نظامێک بێ، بارودۆخێک بێ کە ئاسوودەیەک، ئازادیەک، ژیانێکی باشتر بۆ خەڵک بکە. جا کە وەزعەکە ئاوایە بە بڕوای من چەند سەناریۆ لە بەرابەر ئەو ڕژیمەدا هەیە. سەناریۆیەکیان کە باسمان کرد یا شەڕە یا سازشە کە هەردووکیان نهایەتەن ئەگە بیان هەوێ بە نەتیجەیەکی قابل قبولی بگەێنن، دەبێت دەموچاوەکان ڕژیم تۆزە بگۆڕن، جێنشینێک بۆ خامنەی دیاری بکەنوانە. بە بڕوای من ئالتەرناتیڤێکی دیکە تێکەڵاوێکە لە ئۆلیگاریشی سەنعەتی سوپای پاسداران، سەنعەتی و ماڵەی و دارایی سوپای پاسداران بە ئیزافە ئێستاحتەڵەبەکان. ئەوانە هەردوو لایەن ددانیان لە جێنشینی و لە دوای ڕۆژی جمهوری ئیسلامی تیش کردو، خۆیانی بۆ ئامادە دەکەن. ئەو بەشی نظامی سەنعەتیە کە لەسەر سەروەت و نیعمەتێکی زۆر دانیشتووە، ئەو ئیمکانات و سەروەتی کە لە اختیاریدایە و ئەو زەرفەتی اقتصادی هەیەی بە ئاسانی فیدای تەوهماتی خامنەیی و ئیمام زەمانی و ئاخر زەمانی ئەو ناکە، لەبەرەوە هەوڵ دەدا بۆ ئەوەی کە دەور بنوێنێ. ئەوان لە کەمین دانیشتون. ئیسلاح تەڵەبەکانی شەروە، ئیسلاح تەڵەبەکانی تەجروبەی حکوومەتداریان هەیە و ئەوانە ئەم دوو زەرفیەتە ئیمکانێکن کە جمهوری ئیسلامی یا بڵێ ئەو ڕژیمە نەکرد زامن ئەو دموچاوانە، ئەوانش تاقی دەکاتەوە بۆمانەوەی خۆی. بۆیە ئەوەش سەناریۆیەکە. سەناریۆیەکی دیکە ئەوەیە کە خەڵک ئەو وەزع قبول نەکا و بڕژێتە خەیابان، یعنی شورش بەرپا بێت. ئیتر ئەگەر شورشێکی زۆر ئاگاهانە و با مەعنا بێ، وەکو شۆڕشی وەکو سەرهەڵدانی ژنجیان ئازادی دەبێت. ئەگەر کڵکۆیەکی تووڕەیی و بێزاریەکی ناگەهانی بێ، وەکو 98 و 96 لێ دێ، ئەوەش بە دوو حاڵەت ممکنە منجەر بێ.
ئایا ڕێژیم دەتوانێت سەرکوتیکە ممکنە بتوانێت و ئایا ئەگەر سەرکوتی نەکرد بەرەبەرە دەتوانێت تەکامل پەیدا بکات بۆ شۆڕشێک کە سەرنجام ڕێژیم لە تەکاملی خۆیدا بڕوخێنێ و ئالتەرناتیڤی خۆشی دروستکە بە بڕوای من هەردووشی لە ئاسۆدایە بەڵام هیچ کامیان بە ئێرادەی من وتووە نییە بە ئێرادەی ئێمە نییە ئەوانە ئەگەر ڕوویاندا دەبێت بزانین کە چۆنی لەگەڵ هەڵسوکەوت دەکەیت ئەوەی کە بە ئێرادەی ئێمە مەربوتە ئەوەیە کە دەبێت ئێمە لە تەدارکی شۆڕشێکی وشیارانەی سازماندراو دابین و ئەوەش فقط بەوە دەکرێت کە خەڵک لە هەمان کاتدا کە ژیانی ئەمڕۆی خۆی معنا دەکاتەوە مبارزەی ئەمڕۆی خۆی دەستکەوتی بۆ بەدەستدێنێ لە هەمان کاتدا بتوانێت خۆشی ڕێکخاوە خۆشی بۆ ئالتەرناتیڤی بۆ بەدیرێک ئامادەکە هەمووی ئەوانە کە تێخەینەوە دەکا بەوە کە جمهوری ئیسلامی ممکنە زەعیف بێ زۆر ڕژیم هەن کە زەعیف بوون بەڵام مدەتاش بۆ حاڵەتەوە دامێنەوە شەرعیەتی لەدەست داوە زۆر ڕژیم هەن کە شەرعیەتیان لەدەست دەدەن بەڵام بە دەلیلی ئەوەی کە لەولا ئامادەگی نییە شتی دیکە ڕوو دەدات جا تا ئەو جگای کە بەو مەسئلەی مەربوطە یەک حاڵەت تایبەتە کە دەبێت تەوەجوی پێ بکەین ئەو ڕژیمە سەرنجام لەو پرۆسەیە قەویتر لە جاران نایەتە دەرێ قەتعەن زەعیفتر دەبێت زەعیفتر دەبێت توانای سەرکوتی کەمتر دەبێتەوە لە نێوخۆشیدا تووشی تەراقوزاتێک دەبێت ڕێگاچارەیەشی اقتصادی فەوریشی نییە بۆی کە ژیانی خەڵی بگۆڕێ لە نەتیجەدا ممکنە دەسەڵاتی بەسەر بەعض ناوچەیەک وەکو کوردستان لاواز بێ یا حتا لە بین بچێت ئەوە حاڵەتێکە کە دەبێت لە کوردستان بیری لێ بکەینەوە یعنی دوور نییە شتێکی وەکو ئەوەی ڕۆژاوە ناڵم عینەن ئەوە ئەلگوی ئەوەی ڕوودا بەڵام شتێکی وەکو ئەوە پێش بێ کە لەو سوورەتەدا ممکنە کۆمەڵێک دەستکەوتی کاتی بەدەست بێ کۆمەدێک بارودۆخ بەوجود بێ کە دەبێت ئاگاهانە و شارانە بزانی چۆنی کەڵک لێ وەردەگری بەبێ ئەوەی کە کوردستان ببێتە کەواسووری بەر لەشکری و خۆی لە شرایطی نامساعددا تووشی شەڕی یەکلای کەرەوە و نامان نەمان بکە بەڵام لە بارودۆخەش کەڵ وەربگرێ ئەوە جگای بەحسێکی دیکە کات ئیبراهیم هەن بڕێک لەو کەسانەی کە چاودێری سیاسین باسی ئەوەکەن لە ئێرانە خەڵک ناڕازین ناڕزایەتیەکەش یەکجار زۆرە ئەم حکوومەتەیان نابێت بەڵام حاضر نین هەزینەی بۆ بن ژیان لە کوردستان و بلوچستان وانە جیاکەنەوەوانە پێت وایە خەڵک حاضرە هەزینە بات یەک بابەتی زۆر مهم هەیە لە بەسلا دەروون ناسی خەڵ ڕەوانشناسی خەڵک ئەویش ئەوەیە کە شەڕی 12 ڕۆژە یا هەتا پێش شەڕیش لەو یەک ساڵی ڕابردوودا ئەو تەنیشانەی کە پەیدا بوو ئەوەی کە ئەمریکا هاتە سەرخەت ترامپ هاتە سەرکار ترامپ هەڕەشەی کرد ئیتر بارودۆخێکی تازە هاتە گۆڕێ هێزە نیابەتیەکان یەک لە دوای یەک لە ناو چوون ئەوە وەزع بەسەر سووریا هات وەزع بەسەر لوبنان هات ئەو بارودۆخەکە هات خەڵک تووشی چاوەڕوانی کرد یاری خەڵی بە تەبیعەتی خۆی سەرکەوتنیێکی ئاسانی دەوێت لەبەرە ئەو ئینتیزارە ئەو چاوەڕوانیە ئێستاش هەیە و تا ئەندازەیەک ئەو چاوەڕوانیە هەرچەند دوای شەڕی 12 ڕۆژە کەم بۆتەوە هەڵبەتە خەڵک تۆزە جوڵاوە کرێکار مەسەلەن بڵێن خانەنشین ئەقشاری جۆراجۆری ناڕازی کەمێک جوڵاون بەڵام هێشتا ئەو حاڵەتە هەیە لەسەر تاسەری ئێران وە لە کوردستانی شەروە ئەو حاڵەتی ئینتیزارە بوجود هاتووە بە بڕای من دەبێت ئەو ئینتیزارە بڕەوێتەوە ینی تا خەڵک ینی تەکلیفی دەسەڵات لەسەرەوە دەبێت معلوم بێت ئەو ئیبهامە لە ئایندەی سیاسی ئێراندا تا ئەو ئیبهامە لەبین نەچێ ئەو خەڵکە هێشتا بەو معنایەکە ئێمە منزورمانە و بەو ئینتیزارێکە ئێمانە بە دووری دەزانم ئەوە بێت سەرشەخام مەسەلەن زۆر کەس پێوا بوو شەڕ 12 ڕۆژە ڕوو دەدا خەڵک بێزارە فرسەت دەخڵخێنێ حتا ئیسرائیل پێوا بوو لە زیندانی ئەوین بدا ئەوە نمادێکە مەسەن دەرگای زیندانی شکاندووە ڕاپەڕین دەبێت ئەوە ئەمە دەمان کردووە پێشماوانە بۆ خەت گەرما و گەرمی شەردا زەمینە بۆ سەرهەڵدانی خەڵک فراهم دەبێت بەڵام ئێستا دوای شەڕیش ئەو حاڵەتی ئینتیزارە کە ناو کۆمەلگادا پێکاتوە وەکو تورموزێکە و ئەو تورمزە لەبەی ناچێ مەگەر ئەوەی کە زەمینەکانی عینی ئەو ئینتیزارە خونسا بێتەوە کاک ئیبراهیم خەڵک پیوا بوو کە یا بەشێک لە خەڵکەکە دەرسەدێک لە خەڵکەکە پێی وایە هەزینەیەک نەدا و ئیسرائیل یا لایەنەکانی تر لیبا و ئەمان بێنە سەر نەخت و پۆخت بەشێکیشی بەشێک لە ئۆپۆزیسیۆن
ئەسن ئەو تەبلیغاتەی کرد میدیای هەیەکان بۆ ئەوواکە بە نوع دەڵێەوە دانیشن ئەملی ئەدا و دوایی ئێمە دینە سەر کاروانە لەلایەک ئێمە مجاهدی نەبینی و لەلایەکیش سەڵتەنەت تەڵەبەکان بۆچی چەپ کە ئەو هەموو خەباتەی کردووە لە ئێرانە و لە کوردستانیشە بە کوردستانیشیەوە نەیتوانی لەم وەزعیەتە وەکو ئالترناتیڤێک مەترح بێ لەلایەن خەڵکەوە وەختێت باسە کرێ لە میدیا لەملا لەولا پێت وایە هۆکەی چییە ئێمە چەپێکی قەوی کۆمەڵایەتیمان لانی کەم لە کوردستان هەیە بەڕای من ئەو مەسلەی موقعیەتی چەپ ئابعادێکی جیهانی هەیە ینی تەنیا مربوط نێ بە ئێران ئەوەی کە بۆ لە جیهانیەوە وای لە هاتۆ خوب چەند هۆکاری هەیە یەکیانەوە کە دژمنایەتێکی سیستماتیک و بەرنامەدارەژرا و پڕ ئیمکاناتی دنیای سەرمایەداری لە دژی کار دەکە ئەوە تەئسیر دەکە لە بەعض شوێنێک بە شێوەی قانونی لە بەعض شوێنێک بە شێوەی سەرکوتی مستەقیم دای دەمرکێنەوە ینی ئەو هەست و توانایی کە حزبە سیاسیەکانی چەپ یا ڕەوت و جەریاناتی چەپیانە ئەو ینی ئەو دوشمنایەتیە جیهانیە سیستماتیکە نابێ ئێمە دەستیکەم بگرین و قودرەتای حاکم هەمووی لە پشتین و پولی بۆ خەرجەکان بنگاهای زۆریان پرۆپاگەندەیەکی زۆری زیدی چەپ لە لەحاز ئاموزشیەوە لە حاز فەرهەنگیەوە لە حاز ڕسانەیەوە بەردەوام دەکرێت نمونەی اتحادی شوڕەویمان دێن نەبەرچاو ئەوە بە ناوی نمونەی مثلەن کۆمۆنیزم یا کۆرەی شمالی یا ئەو نەوەشتانە بکە ئێستا ئەلبەتە ناوێنن زۆر نێوی چین بینن چونکە چین بازی کاری کردووە پیان خۆش نیەوە بە ناوی چەپ و کۆمۆنیزمەوە تەواو بێ وەری کۆرەی شمالیمان پێ دەخەنە بەرچاو بەو دەستگا تەبلیغاتیانە یا اتحادی شوڕەوی و دیکتاتۆرێک کە لێوە بەرقەرار بوو پرۆسەی ڕوخانەکەی ئەوانە لە ئاسی جیهانیە و لە ئاسی جیهانیدا من خاڵش کردێک ئیجازە بدەی ئشارە پێ بکەم بە بڕای من شتوایە کە ئەحزابی سیاسی چەپ لە دنیا تووشی بوون ئەویش ئەوە بوو کە مەیدانی مبارزە بۆ ئیسلاحات و بۆ ڕفۆرمیان بەجێ هێشت بۆ ڕفۆرمیستەکان بەجێ هێشت بۆ ئەحزابی سوسیال دموکرات ئەحزابی کە دژی نظامی سەرمایەداری نەبوون یا پێیان وا بوو گۆڕانکاری وردە و نظامە دەگۆڕێ ئەوان مبارزە بۆ ڕفۆرمیان بەجێ هێشت تا عنوانی انقلابی گەری و لە حاڵێکدا مبارزە بۆ ڕفۆرم یعنی مبارزە بۆ ژیان و چونکە ژیان بەردەوام بوو و چونکە ئەوان هەر لەسەر هەدەفی نهایی و ئاخرین ئامانجەکانی خۆیان و ئامانجی حەدێکسەری خۆیان پێداگریان دەکرد ئەو عەرسە بەجێماوە لە توودەی کرێکاران و زەحمەت کێشان و خەڵکی ناڕازی وڵاتەکەی خۆیان منزەوی بوونەوە ئەوە ئەبعادی جیهانیەکەی لە ئێران شتی مشەخەص هەیەتر حزبی توودا خۆ دەزانی بۆ دەورەیەکی توولانی خاوەنی چەپ بوو دێ ئەو وەزعەتێ بەسەرهات دێ لە عەرسەی مبارزەی مەیدانیشدا بۆ دەورەی ئەو ساڵانی ئاخری ئەو داهی 50 هەمووی داهی حضوری سازمانی چریکە فیدایەکان بوو کە ئەویش لە شکل و شەمایلی ئەکسەریەتدا ئەوەی لێ بەسەرهات نمونەی زۆر خراپیان بەدەستەوەدا کە دائیمەن تەبلیغاتیش ئەوانە دەخاتە بەرچاوێت ئەمانە هەمووی موقعیتی بەدەستێناوە کە سەرکوتی جمهوری ئیسلامی و خەفەقان و ئەو کوشتارە و تەبعیدی کە هەزاران کادری چەپ و ئەوانیان ئاوارەی هەندەران کرد یا لە زیندانەکاندا تواندیانەوە یا کوشتیانن ئەوانە هەمووی دەستیاندا دەستێک موقعیتێکی ئەوەی بۆ چەپ لە ئێران بەوجود هێناوە لە دنیا بەوجود هێناوە ئەو موقعیتە بە دەلیلێک کە ئێستا دەمەوێت ئەرسانی بکەم بە دەلیلێک ئیمکانی ئەوەی هەیە هەڵگەڕێتەوە ئەویش ئەو ئومێدەیە کە ئێوە باستان کرد بۆ چەپی کۆمەڵایەتی مەسەلەی بەڵام چەپی کۆمەڵایەتی دەبێ بناسی چەپی کۆمەڵایەتی چییە چەپی کۆمەڵایەتی عیبارەتە لە بەرنامە چونکە ئەسڵ چەپ هەر یعنی بەرنامە ئەوەی کە باسی چەپ دەکەین ئەوانن کە بەرنامەکەیان ئیدعانامەیە کە عەلەیهی نظامی سەرمایەداری یعنی بە هەرحال بۆ گۆڕینی جا بە هەر شکلێک بووە چەپی کۆمەڵایەتی عیبارەتە لە مەجموعەیەک بەرنامەیە داخوازی کە مبارزەی بۆ دەکات ئایا ئەو داخوازیانە زیندون یعنی مەترەحن لە مبارزەی ڕۆژانەیاندا و ئایا لە مبارزەی ڕۆژانەیاندا ئەو داخوازیانە بەدەست دێنن کەمێکیان بەدەست هێناوە بەدەستی دێنن تەماشای دنیا بکە تەماشادەکەی بەڵێ بەدەستیان هێناوە بەدەستی دێنن ڕاستە بگرە و بەردە هەیە پێشکەوتن و مەسەلەن شکست هەیە دەستکەوتێک بەدەست دێنن لیان دەستێنەوە تا دیۆکە بە منداڵەکانیان دەکوت تا منداڵەکان بۆ نەهار لە مەدرسە نەهار بخۆن ئێستا دەڵێن بێزەحمە بەدایکتان بڵێن غەزای نیوەڕۆتان بۆ پێچێتەوە کلینیەکان خصوصی دەکەن پێشتر مەسەلەن
جۆرەی دیکە بوو دەمەوێت بڵێم ئەوەی کە ناوەڕۆک و محتەوای داخوازی چەپە لە ناو جامعەدا زیندووە و لە ناو جامعەدا مبارزەی بۆ دەکرێت مبارزەی بۆ دەکرێت جایتر بەعزی وەختی سەرکەوتن بدەستێنێ بە دەست شکست پس شەب لە ڕووی ئامانجەوە لە ناخی کۆمەلگادا زیندووە و بۆیە من پێم وایە هەم لە ئێران و هەم لە سەتی دنیادا ئەو ڕەوتە هەڵدەگەڕێتەوە ئێستا مەسەلەن باسی لە دنیا باسی ئەوە دەکرێت کە ئەحزابی سیاسی ڕاست هاتوونە سەرکار ئەحزابی سیاسی ڕاست هاتوونە سەرکار لە زۆر جێگا چ دەکەنین بە چی ناوەڕۆکی ڕاستبوونەکان بە چی دیارە بەوە دیارە کە خەریکن ئەو دەستکەوتە کۆمەڵایەتیانەی کە ناوەڕۆکی بەرنامەی چەپە وەردەگرنەوە ئەو مەسەرن ترامپ لە ئەمریکایە ئەوە لە هەموو شوێنەکان لە هەر شوێنەکە ڕاستاتوە سەرکار خەریکن ئەوانە وەردەگرنەوە کاردانەوەش پەیدا دەبێت لە بەرابەریدا بەرەوە من بەڵێ بە چەپی کۆمەڵایەتی ئەمە ئومێدمان هەیە بەڵام بۆچی مەسەلەن لە ئاستی ئێراندا دلایلی کۆنکرێتی هەیە بەڕاستی بۆچی یعنی چەپی ئێران خۆشی تایبەتمەندی خۆی هەیە بەڵام تا ئەو جگای کە بە کوردستان مربوطە دەکرێت قسەی لێ بکەین بزانین کە شەرایط مساعدە بەڵام بۆچی لە فرسەتەکان بە باشی کەڵی وەرناگیری زۆر سپاس برێنگە کاکە برایم ئێمە لە ساڵ ڕۆژی بژوتنەوەی ژینە نزیکە بینەوە پێم خۆشە دوای 3 ساڵ لەو بجووتنەوە حوسان و داکشانی زۆر بووەوانە الان وەزعیەتی گشتی ڕۆژهەڵاتی کوردستان چۆنە ئێوە ئەو خەبەرانەی کە ئەیبیسن و پێوەدیانەی کە هەتانە وەزعەکە چۆنە بە بڕوای من وەزعەکە زۆر هیوابەخشە یعنی لە جنوبی کوردستانەوە کە ڕێدەکەوی هەروە ئێمە ئومێد دەبینین یا لە مەسەن لەسەر قز بە خوارەوە بە تایبەت حرکاتێک دەبینین ئەو نە گەورن و ئەو نە جێکەوتون کە بنیادەم ئومێدەوار دەبێت بەو کۆمەلگا مەدەنیەی کە شکلی گرتووە لە ناو لە کوردستاندا من چەند میسالێکان بۆ بێنمەوە یەکیان خەت هەمووان دەگەڵی ئاشنای ژنجیان ئازادی بزوتنەوەی ژنجیان ئازادی لە ئاستی ئێراندا نەبوو بە بزوتنەوەیکی جەماوەری زۆر بەرین بەڵام لە کوردستان جەماوەری بوو لە کوردستان ئەوە نەبوو فقط جوانان و لاوان و ژنان بن کۆمەڵانی خەڵک بە وسعەت مثلا لە شاری سەرقس دەزانین لە گۆرستانی ئایچی چ هەزاران کەسێک کۆبەوە میان ساڵی تێدا بوو پیری تێدا بوو جوانی تێدا بوو ژنی تێدا بوو منداڵی تێدا هەموو جۆرێکی تێدا بوو لەبەرەوە کوردستان خۆشبەختانە سەعداتایەکی لە خۆی نیشانداوە لە نەورۆزدا هەر بەو جۆرە ئەخ نەورۆز ڕۆژێکە بۆ 2 مانگ نەورۆز دیارە ئەو جامعە ئەوەندە وشیاری پەیدا کردووە کە دەزانێت لە فرسەتێک کەڵی وەربگرێ بۆی نمایشێکی قودرەت بدە نمایشی ئەو نمایشی قودرەتە لە بەرابەر ڕژیمدا بوو ڕژیمە کە دژی شادیە دژی نەورۆزە دژی کۆبوونەوەی خەڵکە دژی تەجەموعات دژی هەمووانە بەڵام دەزانێت کۆبێتەوە و دەزانێت سەقفی توانایەکانی چەندەیە و دەزانێت تا چۆ بچێتە پێشێ نایە لە نەورۆزاش دروشمی ڕوخانی جمهوری ئیسلامی بدە نایە مەسەلەن بە شێوەشی تەسەنوعی ئەوە بکات مثلا سیاسی کاتەوە بەڵام لە ناوەڕۆکی خۆیدا سیاسی یا مەسەلەن ئەوەی کە ئەحزابی سیاسی وجودیان هەیە لەوێ لەگەڵ ئەوەشدا ئەحزابی سیاسی لە دەرەوەی وڵات و لە سەطحی ڕەهبەری و سەرکردایەتیاندا ناکۆچی هەیە ناتەوای هەیە ڕێگە نەکەوتن هەیە بەڵام ئەو ئەکسیۆنە گەورانە هەمووی بە هاوکاری شکل دەگرێت هەر لەم ڕۆژانەدا لە بەبوونەی ئەو ژینگە پارێزەکان کە دیتمان چه حرەکەتێکی کۆمەڵایەتی جوان کەوتەڕێ دیارە ئەوەی کە بەداخەوە ئەو جوانانە گیانیان بەخت کرد لە پێناوی کاریدا کە دەوڵەت دەبا کردبای کاریەوانە و بچن ئەو بکوژێنەوە بەڵام دەرهەرحاڵ کاردانەوەی خەڵک کاردانەوەیەکی حەقشناسانە بوو ئەمە گناسانە بوو بۆیە بە هەزاران نەفەر لە خەڵک شاری سنە دوای لە شاری سەقز کۆ دەبنەوە و لە هەموو ڕۆژەکانی بۆنەی تایبەتیدا ڕێزیان لێ دەگرن ئەم حرەکاتە ڕێک دەخرێت سازمان دەدرێت و ئەو ڕێخستن و سازمان دانا توانایەکانی کۆمەلگای مەدەنی نیشان دەدا چەند معلمێک لە کوردستان زوڵمیان لێ دەکرێت لازم خانەنشین دەکرێن یا ئیسحاف دەکرێت بە هەزاران نەفەر بۆی دێنە خەیابان کۆ دەبنەوە لە خەیابان ئیجازەی ڕاهپێمایان پێ نادەن زۆر چاکە دەچینە دەرەوە ڕاهپێمایی دەکەیت ئەو هەر مشابهی ئەوەیە وەختی خۆی لە مەریوان وتیان پاسار بچێتە دەرێ پاسار نەچوە دەرەوە کیان ئێمە دەچینە دەرێ شاریان بەجێهێشت یعنی یا مەسەلەن
جەماعەتێک خانمی دەفە لە دەست و حجابی وانە سەر بە تەکێشی دیاری کراو دێن خۆی نیشان دەدەن و حرەکەتێک کە نامۆیە دەگەڵ فەرهەنگی جامعەی کوردستان نیشان دەدەن مانجێکی دوو مانگی پێناچێت لەو لاوە کۆمەلگای ژنانی هیوا سەر هەڵدەدا کە کۆ دەبنەوە لە مقابل ئەو دەفە لێدان و شەمەسەبێدا ئەوانی سرود و شێعر و گۆرانی و دەستە جەمعی دەخوێن ژنە میان ساڵەکانی ژنێک جوانەکان دەمەوێت بڵێم ئەوانە ئیستعداد هەیەکن کە کۆمەلگای کوردستان لە خۆی نیشاندا ئەو ئیستعدادانە دەبێت هەوڵ بدەین لەبار نەچێت ئەو ئیستعدادانە دەبێت هەوڵ بدەین کە بزانین چۆن وشیارانە بەکاردێت ئەگەر مثلەن ئێستا باری ڕوخانی جمهوری ئیسلامی هەمووی بخێنە سەرشانی ئەو کۆمەلگا مەدەنیە لە کوردستان خۆ ئەو کایەمان پێکردووە ئەگەر بمانەیە میلیتاریزەی بکەین ینی ئەوان ئومێد ببەستن بە ئەو تواناییە اجتماعی گەورەی خۆیان لەبیر بەرنەوە ئومێد بەستن بە هێزێکی نەجات بەخش گۆیان نەجات بەخش کە دەرەوە دێ بە ڕاسانێک نازان بە عملیاتێکی نظامی نەجاتیاندا خۆ ئەو کۆمەلگایە میلیتاریزە دەبێ ئەو خەڵکە دەچێتەوە ماڵی خۆی دادەنیشێ دەبەرەوە نابێ کایەی پێ کایە بە ڕاپەڕینی خەڵک کایە بە مەوارزەی مەدەنی خەڵک ناوێ بکەیت دەبێت دەگەڵی بڕۆیە پێشێ کۆمەجی بکەیت دەستی بگری وە کەم کۆرەکانیشی وەبییر بێنیەوە بەسەرن دەڵم ئێمە ئێستا دەڵێن ژینگە پارێزان دەستان خۆش بێ ڕێکخراوی ژینگە پارێزیتان دروست کردووە بەڵام ئێوە ئاگر کوژێنەوە نین ئاگر دەبێت هێلیکۆپتەر بیکوژێنێتەوە ئاگر دەبێت وسایلی مۆدێرنی ئەوڕۆ بیکوژێنێتەوە ئێوە دەبێت بچن بەری دەرگای ئیدارەی ئاتەشنشانی بگرن ئێوە دەبێت فشار بێنن بۆ دەوڵەت خۆ تەجربەیە ئەوە تەجربەیە بەعزی شتێکێک ئاگاهانە دەبێت وەبیریان بێتەوە بازێک خۆیان وردە پێی دەگەن جا ئەوەی کە دەڵێ وەزە چۆنە من وەزەکەم پێ ئومێدەوار کنەندەیە هەرچەندێمە و ساڵ تەنیا ئەکسیۆنێک کە بەسلاح لە دەستوردایە بۆ ساڵگەردی شۆڕژژینە ئەوەیە کە پسنە سەر قەبران و ڕێز بگرن لە گیانبەخت کردوان و سەردانی خانەوادەی گیانبەخت کردوان بکەن و ئەوە دەستە گوڵیان بۆ بەرن و دەستە گوڵ لەسەر مەزارەکان دانێن و ئەوەش بەشێکە لە بزوتنەوەی دادخوازان کە بزوتنەوەیکی بەهێزی کۆمەڵایەتی ئەومان لە دەسوودانەوە بەڵام بە بڕای من کۆمەلگای کوردستان زەرفەتی لەوە زۆرتریشی هەیە منتا دەبێت ئاگاهانە بەکار بێندرێ و ئەحزابی سیاسی کاری مثبەتی بۆ بکەن نەک چەت بخەنە کاک سێبراهیم ئیسلاحێک هەیە باسی ناترازیەکەن ئێمە ئێستا ناترازیەک ئەبینین لە بینی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە جایسە لە هونەرە لە ئەدەبیاتە لە موزیکە لە ژینگە پارێزیە لە مناڵ پارێزیە بۆ پیرە بۆ هەموو ئەوانە ئێمە بەشێکی لە جنوبی کوردستان زیاتری دەبینین ئەونەی کە هەڵەگەڕێتەوە بۆ شماڵی کوردستان هەیە بەڵام کەمترە پێتان وایە هۆکەی چییە؟ ئایا ئەکرێت ئەو ئەزمون و تەجروبانە کەلان میدیا هەیە حیزبەکان میدیایان هەیە سوشیال میدیا هەیە میدیای سربەخۆش بکەم و زۆر هەر هەیە ئەکرێ ئەو تەجروبانە بگوێزرێتەوە یا کێشەیەک هەیە؟ بە بڕای من دیوارێکی چین لە بینی ئەو دوو بەشەی کوردستاندا نییە وە کاملەن بەڵێ دەکرێت بگۆزرێتەوە و دەکرێت ئەو هاوسەنجێ دروست بکرێت بەڵام بۆ چی وای لە هاتووە خۆ بەوە تەجربە واقعیە لەبەرەوە بە بڕای من کولەن ڕەوتی چەپ لە جنوبی کوردستان تاریخەن بەهێزتر بووە تاریخەن 47 ساڵەی لانیکەم بەهێزتر بووە ئەوە کۆمەجی ئەوە لە سنە ئەوانە ڕاستە ئەحزابی سیاسی کشتیا هەن من ناڵم هەر چەپەکان هەن یا کۆمەڵەیە یا ئەمی دیکەوی دیکە ئەوە هەموو هەن بەڵام گفتمانی ئەوان نییە ئەمە گفتمانی چەپە ئەم حرەکەتانە ئەوەی هەر ئەوەی کە باسی چەپی کۆمەڵایەتیمان کرد ئەو چەپی کۆمەڵایەتیە لە جنوبی کوردستان بەهێزە و دەرسێکی وەرگتووە لە چەپی ڕێکخرا و لە ئەحزابی سیاسیش کە کۆمەڵە یەک لەوانە بێ بۆیە من پێم وایە بەڵێ دەکرێت چونکە دیومانە وەختی مانگرتنی سەراسەری بۆ هەموو جوابیان داوەتەوە لە شۆڕژی ژینادا هەموو بەشەکانی کوردستان دەرگیری بوون بەڵام ئەوانش تەجربەیەکە وردە بڵاو دەبێتەوە وردە دەرسی لێ وەردەگیرێ من پێم وایە نەخەر لە بەشەکانی دیکەی کوردستان دەرسی لێ وەردەگیرێ بەڵکە لە ئێرانیش وردە ڕەچاو دەکرێ ئەوانە ئەمانە قابلی گوستەریشن قابلی تعمیمن بۆ هەموو ئێران زۆر سپاس کاک سێبراهیم ئەوەی هەڵگەڕێتەوە سەر خەڵکی کوردستان هەمیشە داواکاری ئەوە بووە خواستی ئەوە بووە کە حیزبە سیاسیەکان پێکەوە هاوکاری بکەن فکر بن هاوخەبات بنوانە بەخۆشیەوە ماوەیە کە ئەو حەوت حیزبە پێکەوە هاوکاریەکەن
ئەگەر ئەکرێ زۆر مەمنونتە بم ئاوا گزارشێکی کورتمان پێ بێ کارەکان چۆنەچێتە پێشێ هاوکاریەکان چۆنە چیتان کردووە تا ئێستا وەرە چیتان بەدەستەوەیە نزیک بە 2 مانگ لەوە پێش کۆبوونەوەی کرا لە بینی بەرپرسانی یەکەمی هەموو حزبە سیاسەکانی کە هێزی چەکداریان هەیە لە هەرێمی کوردستان من ناڵم چون حزبی چالاک هەبوون کە لەوێژا وجودیان نەبوو بەڵام ئەو حزبانەی کە سنەتەن لە کوردستانی عێراق هێزی چەکداریان هەیە ئەوانە بەرپرسە یەکەمەکانیان و لەگەڵ هەر کامان لەگەڵ هەیەتی خۆیان بەشداریان کردوە لەوێ ئەو پرسەی کە ئێوە باسی دەکەن هێنانە گۆڕێ پرسەکە وەڵامی باشی وەرگرتەوە لەوێ ینی هەموو لایەک بۆ نەتیجە گەیشتن کە چارەیەک نییە دەبێت هاوکاری بکرێت و لە مەسەلەی هاوکاریش بەڕاستی هەر کەسە هەر لایەنەی هاندەرێکی بوو هاندەری ئێمە نیگەرانیەکانمان بوو هاندەری ئێمە ئەوە بوو کە مەبادا ئەو کۆمەلگا مەدەنیە پێشکەوتووە هیوابەخشە لە نەتیجەی سیاسەتی غەڵات سیاسەتی نادروست لەبار بچێت بە هاوپەیمانی نادروست دروستکردن بە نازانم تاکتیکی نابەوەخت ڕەچاوکردن بە تەسلیم بوون بە پیلانی دوژمن بە هەر شتێکی دیکە ئێمە نیگەرانیمان بۆ ڕاستی و سعیمان کرد لەوێ ئەو نیگەرانیشمان نیگەرانیەمان منعکسکەینەوە خۆشبەختانە کەسیش ئەوانەی ڕەت نەکردەوە ئەنی هەموو تاوافقیان کرد لەسەرەوەی کە ئێمە دەبێت هەمومان ئەو نیگەرانیانە بڕەوێنینەوە هاوکاری هاوبەش بکەین نهایەتەن کۆمیتی هەر لایەنەی دوو کەسیان کرد بە نوێنەری خۆیان دوجاریش بوو بە 3 کەس و قرار بوو و ئەو بەسلاح 21 نەفەرە 14 نەفەر بوو دوای بوو بە 21 نەفەر ئەو 21 نەفەرە کە نمایندەگانی ساحب اختیاری حزبەکانن لەوێ کۆ ببنەوە و ناوەندێک دروستکەن بە نێوی ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری دیالۆگ بکەن بۆ ئەوەی کە مەوانع و کۆسپەکانی ڕێگای هاوکاری شناسایی بکرێ و ڕێگایەک نیشان بدرێ دوای ئەوە کە ئەو جەمع بە نەتیجەی نەهایی خۆی گەیژی تر بە مانگێکە 2 مانگە هەرچی هەیە ئەمە نەتیجەیە بگوازرێتەوە بۆ سەدی بڕیاردەرانی کۆمیتە ناوەندەکان و بڕیاردەرانی حزب سیاسەکان و لەوێ بڕیاری نەهایی لێ بدرێ هەمان کات قسە لەوە کرا ئەخر ئەوزا بە سورعەت لە گۆڕاندایە ئەو دیالۆگە ناتوانێت تا بێ نەهایەت و بکێشێ چ بکەین ئەوە لە هەر لەوێ تەوافق کرا لەسەر ئەوەی کە ئەگەر ڕووداوگەلێک هاتە پێشێ فرسەتگەلێک هاتە گۆڕێ کە احتیاجی بە ئەقدامی فەوری بوو ئێمە لەسەر بە نەتیجە گەیشتنی پلاتفۆرم و نەخشە عەمەل و نەخشە ڕێگا و هەموو ئەوانە ماتڵ نەبین هاوکاری بکەین وەکو مەسەلەن ئەوەی کە ئەگەر ماگرتنێکی گشتی زەروری بوو ئەگەر اعتراضێکی عمومی پێویست بوو یاگەر حادسەیەک پێشات لەو تحولاتی کە لەسەرەوەی دەسەڵات هەمیشە چاوەڕوان دەکرێت شتێک پێشات بتوانین بێعەمەل دانەنیشین ئەوە تا ئێستای بە بڕوای من دڵخۆشکەرە و دەبێت لەسەری بچین و بۆی بە نەتیجەش بگەین تەنیا ئەو دەبێت منشەی ئەسەرێک بێنی یا دەبێت ئەقداماتەکەی یا بڕیارەکانی مەعتوب بێ بە کارێکی عەمەلی دیاری کراو ئەگینا هەر قسەکردن بێ لە ڕابردوودا قسە کراوە قسە چاکیش ممکنە کرا بێ و هاوپەیمانیش دروست بۆ و داش سەری نەگرتووە بۆ ئەوەی کە ئەو ئیتمینانە بە خەڵک بدرێ کە ئەو ئەمەیان لە نەوعی ئەوانی دیکە نییە و هەنگاوێکی جدیترە دەبێ خۆی منشای ئەسەرێکیش بێ ئەسا مەسەن لە ڕۆژانی ئایندەدا بە مناسبەتی ساڵ ڕۆژی ژینە قرار کۆبوونەوەی دەکرێت کە لەو کۆبوونەوەدا احتمالە لەو تەوزیحاتی کە مندام لایەنەکانی دیکەش دەیدەن باسی دەکەن لەوێ ئەوە دەدرێەوە هەروەها ڕێز دەگیرێت لەو ڕۆژە چونکە لە هەرێمی کوردستان ئیمکانی نەبوو لە دەرەوە وڵات تەرتیبدا لە ناوە وڵات کار نەدەکرا بکرێت لە دەرەوە وڵات لە هەرێمی کوردستان مەحدودیە زۆر بوو بۆ ئەو کارە شاری کۆڵنی ئەڵما هەڵبژێر درراوە وەبزا مافی شتەکانی بڵاو بۆتەوە یا بڵاو دەبێتەوە لەوێ کۆ دەبنەوە و لەوێ هەر کەسە فرسەتیەوە هەیە جارێکی دیکە ڕوانگەی خۆی بۆ مەسەلەیە باس بکات ساڵ ڕۆژی ژینە ئایا هیچ قسەیە کراوە کە کارێکی هاوبەشکن فراخانێک بن داواکاریەتان لە خەڵک ببێ بەداخەوە لەسەر ئەوە ڕێک نەکەوتی ینی بۆ چوونی جیاواز هەبوو
بۆچوونی جیاوازەکانیش ئەوە بوو کە هەر کەسە حسابێکی دەکرد ئەتر ئەو حاڵەتەی کە لە جامعی کوردستان هەیە بازیش ئەوەی حاڵەتی مەسە ئینتزارە ئەو نامەعلومیە لە وەزعی دەسەڵات ئەو هەروەها فشار و سەرکوتش کە جمهوری ئیسلامی دەستی پێ کردەوە بگیر و بند ئەوانە مختارێک خلاصە ئەرزیابیهای جۆراجۆری هەناگۆڕێ توافق نەکرا لەسەر ئەوەی کە کارێکی لە نەوعی ئەوەی کە لە ساڵگەردی ئەوڵین ساڵ ڕۆژی شۆڕشیژی ناکرا ئەوە بکرێوەکو فراخانێک بۆ مانگرتنی گشتیوانە بەڵام لە مقابل لەسەر ئەوە هەموو لە تەوافقان کردەوە کە هاندەری خەڵک بن و میدیاکانی ئەم خەنەکە لە پێناوی ئەوەدا کە لەو ڕۆژاندا ئارامستانەکان چۆڵ نەبن ئەو گیان بەخکردوان ڕێزیان لێ بگیرێ سەردانی یەکتر بکەن جمو جۆڵێک لەو نۆعە بەدی بێ ئەلبەتەوەش بزانە کە جمهوری ئیسلامیش هەوڵی داوە بۆ نیگەرانی ئەو عەکسولعەمەلی جەماوەری خەڵک لە ڕۆژی لە ساڵ ڕۆژی جمشیژینا هەیە ئەو ئەو ڕۆ بیستم نازانم چەندە وایە بەرنامەی هەڵپەرچێ بۆ ئەو یەک دوو ڕۆژدا تەرتیب دراوە لە شاری سەقس وانێکی نازانم کۆری هەڵپەرچێ و ئەنوشتانیان تەرتیب داوە کە ئەو بکەن ئەو کارشکەنیانە دەکەن بە شێوەی جۆراجۆر هەر ئێستا مەسەرەن ئامادە باشێکین غێر مستەقیمی داوە بۆ بە هێزەکانی لێرە لەوێ هێز کۆ کردوێتەوە هەڕەشەی جۆراجۆر دەکات هەموو ئەوانە نیشان دەدا کە جاری وا هەیە تۆ تواناییەکانی خۆت لە سیمای دوژمندا دەبینی بەبێ هیچ شت کرد بێت چونکە ئەوان شاخەکەەکانی عیسیان لە ئێمە بربڵاوتر و قەویترە سازمانیان هەیە ڕێکخراوی ئەوان دەزانن چ خەبەرە لە خۆڵایە و جامعە و دەزان چ زەرفێتایەکەیە و ئێمە ئەو عەکسولعەمەلانەی کە ڕژیم نیشانی دەدا ئومێدەوارمان دەکا بۆی کە جامعەکەمان زیندووە. زۆر سپاس. من ئاخرین پرسیارشم ئەوەیە کۆماری ئیسلامی لە ناوچەکە بەخۆشیەوە زۆر کەس بووە لە عێراقیش هەروە ئایا هیچ وەزیەتێکی نوێ پێش هاتووە لە رابطە لەگەڵ حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی بە بڕای من لێرە لە هەرێمی کوردستان خەریکە ئۆلگو یەک وردە جێ دەکەوێت دەزانم ململانی زۆر بۆ کێشە زۆر بووە ئەویش ئەوە کە ئەو حیزبانەی کە لێرەن ئێرە نابێ وەکو پشت جەبهەی نظامی خۆیان چاو لێ بکەن هێزی چەکدار چەک ئەوانە مەرزەکان وەکو ئیمتیازێک کە گویا چونکە لە جەواری مەرزێکی هاوبەش هەیە بینی کوردستانی ئێران و کوردستانی هەرێمی کوردستان گویا دەبێتەوە ئەوە خەریکە وردە جێ دەکەوێت و وەکو واقعیەتی قبول دەکرێت کە خراپیش نییە بەڕاستی خراپیش نییە ینی ئەوەی کە خەڵک چاوەڕۆ من لێرەوە هێزی چەکدار بچێتەوە نەزاتیان بدا ئەوە نەواقعیە نەواقع بینانەیە و نە عەمەلیشە بالاخره ئەو دوو دەوڵەتە لە حاڵی شەردانین بێکەوە بناتوانین بە شەڕیان بدەین خۆمان ئەوە دووهەم شت کە خەریکە جێ دەکەوێت ئەویش ئەوەیەکە ئێرە کوردستانە وەکو ئێمە بەشێکین لە نەتەوەیەک هەردوو ناتوانێت ئەوەی کە لێرە دەکرێت کەمتر بێت لەوەی کە لە ئاڵمان دەکرێت ئەوەی لە فەرەنسا دەکرێت ئەوەی کە لە سوێد دەکرێت یعنی هەموو ئەو فعالیەتە مەدەنی سیاسی هەرچی تشکیلاتی ڕێکخراوەیەی کە ئێمە لە ئەڵمان ڕێگامان پێدراوە بیکەین لە سوێد ڕێگامان پێدراوە بیکەین لە فەرەنسا ڕێگامان دەبێت لە کوردستانیش ڕێگامان پێ بدرێ بیکەین جمهوری ئیسلامی ئەگەر دەتوانێت بالشکیش بکاتە سەر ئەڵمان نەیەڵە فعالیت بکرێت لە ئەڵمان کۆبوونەوەی ژنجیان ئازادی ئەوەی لە کۆڵ قەرار بگیرێ با پێشی بگرێت خۆی ناتوانێت ئەگەر دەشی ئەگەر جمهوری ئیسلامیش دەی هەوێت لەو مەرزێکی ئەمین کەڵی وەربگرێ بۆ تجارەتی بۆ بازرگانی بۆ هەر شتێکی خۆی استفادە لەو مەرزانە دەکات دەبێت لە پێناویشیدا ئەو واقعیەتە قبول بکە کە لێرە وڵاتێکە کە تێدا ئەو دەرەجەیە لە ئازادی فعالیەتی ئەحزابی سیاسی و ئۆپۆزیسیۆنی وڵاتانی کوردنشین بەڕسمێت ناسراوە ئێستا ئەوە خەریکە جێ دەکەوێت بۆ دەتوانم بڵێم مقاومەتی خۆمان مقاومەتی مسلحانەمان نەکردووە یا مزاهرە و خۆپیشاندانمان نەکردو بەڵام مقاومەتی دیپلۆماتیک مقاومەتی سیاسی ڕۆشنگەری قسەکردن گفتوگۆ هەموو ئەوانە خەریکە وردە تەعادولێک لێرە دروست دەکات کە ئێمە مەسەلەن زۆر دیاردەی چەکداری نەخەینە بەرچاو ئێمە ئێرە وەکو پشت جەبهەیەکی نظامی چاو لێ نەکەین ئێمە کارێک نەکەین کە کێشەیەک بۆ خەڵکی
ئێرە بەڕێچوون و ژیان و ئایا ئەوانیان پێک بێ ئەوانش لە مقابل لە ئەو چاوپۆشەی کە دەبێ بیکەن و تەبیعێ بیکەن و دەگەڵ بنەمای بەسلاح فکری نەتەوەی ئەوانش دێتەوە ئەو چاوپۆشێ بکەن و ئێمە لێرە ئدامە بدەین فعالیت خۆیان بەڵام هەمووی ئەوانە دەمەوێتەوە بڵێم کە ئەم دەورەیە هەڵسەنگاندنمان بۆ وەزعی ئێران و بۆ کوردستان نیشانیدا کە چارەنووس لێرەوە دیاری ناکرێت چارەنووس لە ناو کۆمەلگای کوردستانە 100,000 نەفەر لە ساحەب کۆ دەبێتەوە بە مناسبەتی نەورۆز هەزاران نەفەر لە شاری سنە کۆ دەبنەوە بۆ دیفاع لە چەند معلمێک نازانم ئەو کۆبوونەوە گەورانە بۆ ئەسپەردەکردنی گیان بەخردوانی ژینگە پارێز دەگیری ئەوانە هەموو نیشان دەدا هێزی واقعی لەوەیە ئەگەر حزبێک دەی هەوێ نیشان بدا کە بەتوانایە دەبێت گفتمانی خۆی لێ بەتواناکە دەبێت تەشکیلاتی خۆی لێ بەتواناکە دەبێت دەوری خۆی لێوە بنوێنێ امتیازات و ئیمکاناتێکیش کە لە هەرێمی کوردستانەیە ئەوش وەکو هەموو شوێنێکی دنیا خۆ بەکاری دێنێ و تەبیعیش کاک ئیبراهیم ببوورە ئەو چەپی کۆمەڵایەتیە کە ناومان بردووەوانە ئەو ئینتزار و تەوەقعیش پێشێرێ لە کوردستان چەپەکە پێکەوە زیاتر هاوکاریکە نزیکایەتی زیاتر کە تەنانەت ئەوانەی بە ناوی کۆمەڵەوە کارەکەن من ئاگادارم جیاوازی بیر و ڕاهەیەوانە بەڵام بە یەک نزیکتر بنەوە ئەوە پێم وابێ پێویستیەکی ئەم سەردەمەیە لەو بوارەوە هیچ کارێکتان کردووە؟ ئەوەی کە ئێمە لە بەرچاومانە ئەوەیەکە فعلەن کارێک کە کوردستان لە مەترسیەکان ڕزگار دەکا کارێکی هەموو پێکەوەیە یعنی ئێستا هێزی چەکداری هەر حەزبێک بیهەوێ دەتوانێت فەزا لەوانی دیکەش بشێوێنێ ئەوە یا مەسەلەن تاکتیکێک یەکێک بێ گفتوگۆ بکات لەگەڵ دەوڵەتی مەرکەزی فەزا لە هەموو ئەوانیکە دەشێوێنێ یەکێک بچێت هاوپەیمانێکی ناپەسەند فەزا لە هەموو ئەوانیکە دەشێوێنێ لەبەرەوە ئەوەی کە ئێستا ئەولەویەتە دەبێت ئەوە ئەولەوێت بێ کە عیبارەت بێ لەوەی کە ئەو چەترەی کە دەتوانێت کوردستان لە مەترسیەکان دوورخاتەوە ئەوە ئەهمیەتی پێ بدرێت لە پاڵ ئەوەدا ئەلبەتە هاوکاری و دوولایەنەوەوانە هەیە تا ئەو جگای کە بەوانەیە کە بە ناوی کۆمەڵەوە کار دەکەن پێوە پرسیارتاکە مەربوط بێ وازەحە کە ئەوانە ڕەفیقی خەدیمی یەکتر بوون ئاشنایەتی و مراوداتی شەخصیان هەیە لەگەڵ یەکتر ئەو زۆر تەبیعیە مێژووی مشتەرەکیان هەیە لەگەڵ یەکتر ئەوانە هەمووی خۆی ئاسانکاریە یعنی شتی شخصیە بەڵام ئاسانکاریە بەڵام ئەگەر لەوە بترازین دەبێت ئەوە قبولکەین کە ئەوەی کە ناوەکانە نۆکو یەکە هیچ وانێکی ئەو واقعیەتە ناشارێتەوە کە دەبێت کە ناوەڕۆکیان وەکو یەکوانیە و زۆر تەبیعیشە یعنی ئەحزابی سیاسی جیاوازن بەڵام لەو امتیازاتە بەرخوردارن کە تاریخی مشتەرەکیان هەیە ڕەفاقەتی شخصی قەدیمیان هەیە ئەوانە ممکن لە کاتی خۆیدا کارساز بێت ئێمە تا ئێستا پرۆژەیەکمان نییە بۆ ئەو مەسەلەیە پرۆژەیەکمان نییە سبحەینێ کوردستان زۆرێکی وابێ کە مەیدانی فعالیەتی عەلەنی و جەماوەری بۆ حزبەکانی لە تەبعیدیشدا بۆ سەرکردایەتیەکانیان لە ناو وڵات بخۆڵقەیە چ زەرورەتێک دێتەکایەوە ئەو وەختە جوای پێ بدەینەوە بەڵام ئێستا نامانەوێت بلوکبەندێک اشتراکاتیشتان زۆرە اشتراکاتیشتان کەم نییە یعنی لەسەر ئەو بەشە هاوکاری بکرێت لانی کەم قەتعەن هاوکاری هەیە ئێمە هاوکاری دوولایەنە هەیە ئەو ماوەیە مەسەل لە هەرێمی کوردستان و سێ لە سەلایەنەی کە بە ناوی کۆمەڵەوە کار دەکەن بێکەوە هاوکار بوون بۆ ئەوەی کە ئەو وەزعەتی کە ئێستا باسم کرد ئەو وەزعەتە بەدی بێن خب ئەگەر مەجالێکی عەمەلی دیکەش بخۆڵقێ ئێمە لیکۆلی لێ ناکەین لە هاوکاری ئەو نوعە بەڵام نامانەوێت بلوکبەندێک دروستکەین کە نامۆیەک دروستکە لە بینی حزبە سیاسیەکان و پێمان خۆشە جارێ بە دەرەجەی یەکەم ئەو پرۆژەیە بە نەتیجەیەک بگا ئەو پرۆژەی کەموان پێکەوە دەستیانداوەتێ بە نەتیجەیەک بگا بزانین ئەوزاعی سیاسیش چ شتێکی کۆنکرێتمان لێ دەخوازێ زۆر سپاس کاک ئیبراهیم گیان من هیچ پرسیارێکم نەماوە ئەگەر شتێک ماوە کە من نەمپرسیوە و ئێوە پێتان خۆشە باسی کەن فەرموو وڵام من پێم خۆشە باسی شتێک بکەم چونکە باسی چەپ دەکرێت بلافاصلە ئەو نیگەرانیانە لەناو خەڵکا دێتە گۆڕێک کە ئینشعابات هەیە جیابوونەوە هەیە تەفرقە هەیە ئایندەیان چی لێ دیا و حزبانە بۆ چی ئەو هەموو مەسەن تووشی ئەو پەرەمپەرەم و چەند پارچەیە بوونوانە من پێم وایە ئەو بەحسێکی مهمە و نیگەرانێکی واقعی خەڵکیشە و دەبێت جوابیش پێ بدرێتەوە جوابەکەشی بەڕاستی ئەوەیە هیچ
معجزەیەک ناتوانێت حزبێکی سیاسی متحد ڕاگرێ کە تێیدا بەشێکی بە تەواوەن لە استراتێژ و لە بەرنامە و لە تاکتیک و لە هەموو شتێکی ئەوی دیکە دوورکەوت بێتەوە. ئەو زۆر تەبیعی، یعنی ئەو نەوعا بە اصطلاح ئینشعابات و جیابوونەوانە تەبیعیە و نابێ کەس ئەوە بە عنوانی خەڵێکی منفی چاو لێ بکە، دەبێت بە عنوانی پرۆسەیەکی تەبیعی گەشەکردنی مبارزەی سیاسی چاوی لێ بکە. بەڵام لەوە ئەولاتر شت ڕوو دەدا کە دەبێت ڕێگای بۆ ببینەوە. جاری وا هەیە لە ناو حزبێکدا لە ناو خودی ئەمەداوە بووە ڕوویداوە تەفرەقەیەک ڕوو دەدا کە جیابوونەوە هەڵناگرێت، نابێت جیاب بێتەوە، بەڵام لە هەمان کاتدا دەرەجەیەکیش لە تەفاوت و لە اختلافی سیاسی هەیە. من پێم وایە ڕێگا چارە ئەوەیە کە وەکو لە هەرێمی کوردستان لە کوردستانی ڕا پێ دەڵێن منبەری جیاواز، دەبێ ئەو حزبانەی کە لە نێو خۆیاندا بروسکە اختلافاتێک هەیە کە لە چوارچێوەیەکی گەورەتردا یەکیان دەخاتەوە، بەڵام لەو موارددا یا سیاسەتێکە یا تاکتیکەکە یا ئارایشێکی تشکیلاتیە لەوانەدا اختلافیان هەیە، لە جیاتیەوە بیر لە جیابوونەوە بکەنەوە، بیر لە تەفرەقی زۆرتر بکەنەوە، بیر لە دروستکردنی فراکسیۆنی خۆیان بکەنەوە. و ئەو فراکس مناڵم دروستکردنی ئەوە دڵخوازە مەتروبە بەرەو پێری بچین، بەڵام ئەوە زۆر باشترە لەوەی کە بلافاصلە ئێمە بچین بەرەو جیابوونەوە. من تاریخی ئەو جیابوونەوەی خۆمان دێنمە بەرچاو لە جیابوونەوەی 91ەوە بگرە کە جرانی کۆمونیزمی کارگەری جیابەوە تا ئاخرین جیابوونەوەی ئەوان کە هاوڕیانی پێشومان لێم جیابوونەوە یا ئەوان دەڵێن ئێمە نەڵەن چێکێ دەرکردەوە هەرکێ بخوایانە ئەوە تا ئەو وەختە ئێمە لە هەمووی ئەوەی شعبەت دەمانتوانی ڕەوشێکی باشتر ڕەچاوکەین، دەمانتوانی کارێکی وا بکەین وەختێک جیابوونەوە ڕوودەدا کە جیابوونەوە لە ڕووی ئستراتێژەوە، لە ڕووی بەرنامەوە، لە ڕووی تاکتیک و سیاستەوە، لە ڕووی هەموو ئەوانەوە چارە هەڵنەگر بێ کە بۆ خەڵکیش قابلی تەوزیح بێ، خەڵکیش نەتەنها پێی ناومێت نەبن بەڵکە حسابی خۆیان بکەن و انتخابی خۆیان بکەن. ئەوە بە بڕای من نیشان دەدا کە غەیری جیابوونەوە و تەفرەقە ڕێگا حەلی دیکەش هەیە. ئەوە پێم خۆش بوو لەو فرسەتە کە دەگەڵ لە خزمەتێوەدام ئەو نوکتەیە تاکید بکەم. زۆر سپاس کاک ئیبراهیم گیان، زۆر سپاس کە داوەتەکەی رادیۆ دیالۆگتان قبول کرد. هیوادارم لە بەرنامەهای داهاتووشدا بە خزمەتتان بگەین. زۆر سپاس بۆیەوەش. بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ دیالۆگ بەم جۆرە شاتینە کۆتایی ئەم بەرنامە پێویستە وەکو هەموو جارێ باسی ئەوەکەین بە بێ دڵسۆزی و مهرەبانی هاوکارانمان نەمانەتوانی ئەم بەرنامە پێشکەشکەین. هەتا بەرنامەیەکی تر هەر بمێنن بە شادی و سڵامەت.